خۆشەویستانم سڵاو خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خۆی گەورە و پاشان هاوکارانم بووینۆمیانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی چاکخوازی. ئازیزانم بەرنامەی ئەم جارشمان باسکردنە لەوەی شێوازی هەڵسوکەوتکردنی خوێنکار لەگەڵ مامۆستاکەیدا. ئایا پێویستە خوێنکار چۆن ڕێز لە مامۆستاکەی بگرێت و چۆن بتوانێت هەڵسوکەوتی جوان لەگەڵ مامۆستاکەیدا بنوێنێت؟ ئەرکەکانی خوێنکار چییە بەرامبەر بە مامۆستاکەی لە کاتی وانەوتنی مامۆستاکەیدا کە پێویستە ئەو خوێنکارە ئەو ئەرکانەی خۆی جێبەجێ بکات؟ بۆیە بە پێویستمان زانی لەم بەرنامەیەدا هەڵوەستەیەکی جدی لەسەر لەم بابەتە بکەین. بەداخەوە لە ئێستای کۆمەڵگەی کوردیدا لە ناوەندەکانی خوێندندا هەندێک خوێنکارمان هەیە ئەبنە هۆی بێزارکردنی مامۆستاکانیان، ئەبنە هۆی ئەوەی کە کێشە و خەمی دەرونی بۆ مامۆستاکانیان دروست بکەن، بەهۆی ئەوەی کە ناتوانن لە پۆلدا وەکو پێویست بە ئادابێکی جوانەوە هەڵسوکۆت بکە لەگەڵ مامۆستاکانیاندا. زۆرجار ئەم مامۆستایە لەلایەن هەندێک خوێنکارەوە بێزار ئەکرێت، لەلایەن دەرونیەوە ئازار ئەدرێت. بۆیە دەمانوێت بزانین پێویستە خوێنکار چۆن لەلایەن دایک و باوکەوە بە شێوازێکی جوان پەرۆدە بکرێت تاکو ڕێزی لە مامۆستاکەی بگرێت، تاکو بە جۆرێک ڕەفتار بکە لەگەڵ مامۆستاکەیدا کە کار نەکاتە سەر ئەوەی کە مامۆستاکەی نەتوانێت وەکو پێویست وانەکەی بە خوێنکارەکانی بڵێتەوە و خوێنکارەکانیش باجی هەڵەی هەندێک خوێنکارەکان بدەن. هەروەها ئاینی پیرۆزی ئیسلام چۆن باز لە مامۆستا دەکات و پێویستە خوێنکار چۆن ڕێز لە مامۆستاکەی بگرێت. بە ئومێدەوەی بتوانین لە ڕێگەی شیکاریکردنی ئەم بابەتەوە لە ڕێگەی ڕێنمایی و ئامۆژگاریەکانمان بە ڕێزەکانمانەوە بتوانین سوودێکی باش بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەێنین، بە جۆرێک وا لە دایکان و باوکان بکەین کە منداڵەکانیان بە جۆرێک پەرۆدە بکەن کە ڕێز لە مامۆستاکانیان بگرن کە وەفایان هەبێ بەرامبەر بەو ئەرکوماندبوونەی کە مامۆستا لەگەڵ خوێنکارەکە دەکێشێت. بەڵێ خۆشەویستانم بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە و بۆ شیکاریکردنی ئەم بابەتە میوانداری هەرێک لە بەڕێزان بەڕێز مامۆستا فاروق نەسروڵڵامان کردووە کە جرابیان خوێرکاری کۆلیژ زانست ئیسلامیەکان مامۆستا بەخێر بێ سوپاس بۆ ئەمەدەبوونت. واروە خات و شکریە ساڵح توێژەری دەرونی خاتون تۆش بەخێر بێ سوپاس بۆ ئەمەدەبوونت. و بەڕێز کاک ئاوات نەسڕەدین نەسڕڵڵا ببوورە تۆش بەخێر بێ کاک ئاوات کە شارەزای لە گەشەوێدانی مرۆیی سوپاس بۆ ئەمەدەبوونی بەڕێستان. مامۆستا فاروقمی لە بەڕێستان دەست پێ بکەم ئەبێ بزانم ئاینی پیرۆزی ئیسلام چۆن باز لە مامۆستا دەکات و پێویستە خوێنکار چۆن ڕێز لە مامۆستاکەی بگرێت؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم. بێگومان دەغگەلێکی زۆر هەن کە ئاماژە بە ڕێز و شکۆی مامۆستاکەن و ئاماژە بە گرنگجی فێرخوازی ئەکەن. لێرە من پێم خۆشە ئەوە با بڵین چڕیکەینەوە تەماشاکەی خوای پەروەردگار بە ئەصحاب ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێ بێ فەرمێ لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي صلى الله عليه وسلم. دەنگتان بەسەر پێغەمبەر صلى الله عليه وسلم بەرز نەکەنەوە. ڕەنگە تۆ بپرسی بڵێ ئەم ئاەتە ڕەبتی بە باسەکەی ئێمەوە چییە کە مامۆستایە لە کاتێکا لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم دابەزیوە و بینەریش ڕەنگە ئەم پرسیاری لێ دروست بێ. بەڵام لە هەمان کاتە دەقێترمانەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمیە العلماء ورثة الأنبياء، زانایان میراثگیری پێغەمبەرانن. ئەگەر ئەم دوو چەمکە لێک دەی و مەفهومی ئەم دوو چەمکە بێنی دەبینی هەموو مامۆستایەک کاتێک کە عیلم و زانستێکی پێ ئەوێ بیگەێنێ فێرخوازەکەی نابێت دەنگی بەسەرا بەرزکاتەوە. لێرەوە ئەتوانین بڵین قوتابی کە مافی بەرزکردنەوەی دەنگی بەسەر دەنگی مامۆستاکەیان نەبێت چ جای ئەوەی مافی هەبێ هەڵکوتێتە سەر مامۆستاکە یان پۆلەکە بشێوێنێ یان فەوزا و ئاژاوەیەکی تر بنێتەوە. هەروەها ئەگەر ببینین مەسەلەن گرنگجی خوێندن و فێرخوازی لە ئیسلامە بینین پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ اطلب العلم من المهد إلى اللحد. تۆ مثلا هەموو تاکێکی ئومەی ئیسلامی هەموو مسلمانی هەموو فەردی ئەتوانین بڵین بەسیغەیەکی عام هەموو ئینسانێک ئەبێت چی بکە ئەبێت لە بێشکەوە هەتاوەکو گۆڕیچکە فێرخواز بێ و بخوێنێ. و لە شوێنێترا فەرمێ طلب العلم فريضة على كل مسلم ومسلمة. طبعا مسلمە زیادەی ئیمامی مسلمە ڕەحمەتی خوای لێ بێ بۆ فەرمودەکە ئەگەر فێرخوازی فەرز بێ بێگومان کۆمەڵە شروعی هەیە. ئێستا تۆ بۆ نمونە نوێژ دەکەی، نوێژ فەرزەوە نیە، کۆمەڵە شروعی هەیە، دەست نوێژگرتنی هەیە، تەکبیرەی ئیحرامی هەیە، ڕکوع و سجودی هەیە، چی هەیە کەوابێ ئەگەر فێرخوازیش فەرز بێ من ناچمەوە تەفاسیلەوە ئەم فەرزە فەرزی عینە یان کیفایە، ناچمەوە تەفاسیلەوە ئەم فەرزە لە مەذهەبی ئەبوو حەنیفە واجب شتێترە فەرز شتێترە، ئەوانیان مەسائلی فقهین و ئوسوڵین و ناچمە تەفاسیلەکەوێ. بەڵام ئەگەر بەفهومەکەی بە شێوەیەکی ئەوەی پێوترێ ئاوا سەطحی بۆ ظاهری دەسەکە بڕوانین ئەبینین
پێغەمبەر صلی الله عليه وسلم باس لە فەرزبوونی فێرخوازیەکە ئەگەر فەرز بێ بێگومان کۆمەڵە شروعی هەیە جا شروعەکانی هەر لە چۆنەڵی منتەهای ئەدەب و ڕێز نواننەوە بیگرە بەرامبەر بە مامۆستا تاوەکو شوێنی دانیشتن تاوەکو کۆمەڵێ با بڵین ئاداب و ڕێکار و ئاکاری ترکە قوتابیە بێ بەرامبەر بە مامۆستاکە ئەنجام ئەکرد بە کورتی پێمان بڵێ مەرجانە چین کە پێویستە خوێندکارێک ڕەچای بکە بەران مامۆستاکەی بەڵێ مەسەلەن ئێمە مەرجیەکەمان باس کرد ئەگەر خوێندکار بۆی نەبێت دەنگی بەسەر مامۆستاکەیە بەسکاتەوە کەواتە بۆی نییە بە ئارەزووی خۆی لە هەر شوێنێکی ڕەحلەکەیە بێوێ دانیشێ کەواتە بۆی نییە بە ئارەزووی خۆی بچێتە دەرەوە کەواتە بۆی نییە بڵێ مامۆستا من ئامادە نیم لەم وانەیە بخوێنم ئاوا بکەم ئاوا بکەم کۆمەڵێ تەسەڕوفاتەیەکە تەسەڕوفاتی قوتابی نین و مەرجەکانیش ئەمڕۆ با بڵێن وەزارەتی پەروەردە و فێرکردن یا خوێندنی باڵا کۆمەڵی مەرجی بۆ قوتابی دانەوە بۆ خۆی لە خۆیان ئەم قانونەکە بۆم قوتابیت دانراوە ئۆتۆماتیکیان تەطبیقە بێ لەسەری کە من ناچمە ئەو لایەنیانە زۆر باشە مامۆستا دەقێکمان هەیە دەقێکی ئاین با بڵێن دەقێکی ئاەت یاخود دەقێکی حەدیث کە باز لە گرنگی مامۆستا بکات ئێمە باسمان کرد ئەوە باسمان کرد کە گرنگی فێرخوازی چییە بە هەمان شێوە ئێمە ئەثەری سەحابەمان هەیە ڕزا و ڕەحمەتی خوایان لێ بێ مەسەن ئیمامی عەلی ڕزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ من علمني حرفا ملكني عبدا چێ یەک پیتم فێر بکە یەک پیت تەسەورکە ئەبێتە چی ئەبێتە خاوەنی من واتە مافی خاوەندارەتی منی هەیە لە فێرکردنی یەک پیتمە ئیمامی عەلی بەم شێوەیە ئەڕوانێتە مامۆستا ئەو کەسەی کە فێریەکە جا هەر زانستێکە مثلا علمەکە فیزیایە کیمیایە علمی دنیاییە علمی قیامەتی هەر زانستێکە مادەم فێرتەکە مادەم مامۆستاتە ئیمامی عەلی تاوەکو ئەندازەی بەندایەتی کردنی بابڕێن ئەوی پێوترێ بەندە عەبدکردنی ئەو مامۆستایە خۆی نیشانەدا هەر ئەمە وای لە ئیمامی عەلی کردووەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم بفەرمێ ئەنا مەدینەة العلم وعەلی بابها بەگاڵتە نابێتە دەرگای شاری زانستەکان بۆچی وای لێ هاتۆ چونکە قەدری علمی زانیوە و ڕێزی مامۆستای زانیوە لەکوێ ئەمە و دەیان ئەسەری تر بۆ نمونە ئەبوو هورەیرە ڕزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ ئێمە بۆیە توانیمان ئەم فەرموودە گەلەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بجێڕینەوە و تەماشاکەی حەدیثێک ئەبوو هورەیرە بیجێڕێتەوە چەند مهمە لەبەرەوەی وازمان لە هەموو کار و کەسابەتێک نابوو تەنها لە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو قوتابی لە خزمەتی مامۆستاکەی بۆ ئەوەی ئەو زانستەی لە پێغەمبەر صلی الله علیه و سلم جا قەولە یا تەقریرە یان فعلە کە لە پێغەمبەر دەرەچێ صلی الله علیه و سلم ئەمان بیگەنن ئەفەرمێت تەنانەت وای لێ هاتبوو بردمان ئەبەستە سەر سکمان لە برسە بۆی لە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم دوور نەکەوینەوە ئەمە دەیان دقیقتر بەڵێ سپاس بە ڕێزت مامۆستا شکریە ئەگەر لانی دەروونەکەیشی بکەینەوە ئەو خوێندکارانەی کە زۆر جارە بنە هۆی دروستکردنی کێشە و ئاژاوە لە پۆلدا بنەوەی بێزارکردی مامۆستاکە بنەهۆی ئازاردانی دەروونی مامۆستاکە ئەگەر شیکارێکی وردی دەروونی بۆ بکەین لایەنە دەروونەکەی هۆکارەکانی دەگەڕێتەوە بۆچی دیارە گەرێمە باسی پۆل بکەین خوێندکار و مامۆستای لەمڕۆیە دنیای ئەمڕۆ ئەوەی من شارەزا بێتم لەناو پۆلا دوو قوتبی سەرەکیمان هەیە قوتبێکی خوێندکارە قوتبێکی مامۆستایە ئەم خوێندکار و ئەم مامۆستایە یەک بە دوای یەکتریا کارەکەن لە یەکتری چەند نە خوێندکارەکە کارەکە لە دەرونی مامۆستاکەش دیشان کارەکاتەوە لە دەرونی خوێندکارەکە ئەمە دوو قوتبی سەرەکی خوێندکارەکانیش بۆ خۆیان قوتب نووساون بێکەوە بۆ پۆلەکەت 25 چ لە ئەمانە قوتبی بێکەوە وەستاون هەر کارێک کە ئەم خوێندکارە ئەیکا کاردانەوەی لەسەر دەرونی مامۆستاکە دروستە بێ ئیتر تەنانەت ئەگەر بە جوڵەیەکیش بێ ئەگەر لە برادەرەکەی قسەکردنێکیش بێ ئەگەر هەڵانی قەڵەمدایەنێک لاستیکێک بێ دۆزینەوەی بێ نووسینی بێ سەرداخستنێک بێ بەناو جانتاکەیە هەڵگرتنەوەی قەڵەمێک بێ ئەمانە هەمووی کاری لەسەر دەرونی مامۆستاکە هەیە بۆ چونکە مامۆستاکە ڕۆژانە بە درێژایی ساڵەکە 200 ڕۆژ ئەگەر پشوەکانی لێ دەرکەین ئەچێتە ئەو پۆلەوە بەرامبەری ئەو خوێندکاریە ئەو خوێندکارە ئەگەر لە 40 دقات 4 جار چاوی لە مامۆستاکەی ببڕێ ئەمە لە دەرسێکی تر ڕۆژێکی تر بەم شێوەیە ئەم مامۆستایە وەکو چۆنڵی تەرەتوبی نەفسیەتی لەسەر نەفسیەتی مامۆستاکە دروستە بێ وەکو بڵێ لە ئەدەبی خوێندکارەکە بۆ مامۆستاکە یەتە خوارەوە ئەم مامۆستایەوە هەستەکە ئەم خوێندکارە بە تەواوەتی نەهاتووە بۆ ئەوەی جۆلەوە بگرێ ئەگەر چی لەمە وەکو بچمە دەرەوە شازیشمان هەیە خوێندکاریشمان هەیە بە مەبەست ئەو شتانە ناکە بەڵام خوێندکاریشمانی بە مەبەست ئەو شتانەکە لەبەرەوە کاردانەوەیەک بە دوای یەکا کارەکەن ئەم لەو کارەکە ئەو لەو کارەکە بۆی ئەبینی هەندێک جار لە هەندێک شوێنە ئەگەر مامۆستاکە زۆر مسەیتەر و خیبرە و مەهاری نەبێ پشێوی لە پۆلەکەیە دروستە بێ ئەوەیە کە پێبەکدادان دروستە بێ دوجار ئەگاتە ئیدارە وگاتە ماڵەوە و دوجار خوێندکارەکە تووڕە ئەبێ و ئەو بینی یاساکانی پەروەردەی ئێمەش هەڵە شەو پەڵەچێکی دۆ لەسەر ئەو ئەساسانە گوایە مامۆستا مستەبیدە و گوایە مامۆستا
دیکتاتۆرە لە پۆلا ئەم شتانە ئەبینی گۆڕاوە بەڵام ئەگەر بچینەوە سەر ئەساسەکەی خۆی ئەگەر خوێندکار وەکو مامۆستا فەرمووی ڕێزی مامۆستاکەی بگرێت لە ئەساس وەکو ئەوەی کە هاتووە فێریکە ئێمە قەولێکمان هەیە لە کادر المعلم أن يكون رسولا ئەکرێ وەکو پەیامبەرێک سێریکە یعنی سێریکە درێژەی قسەکانی مامۆستا من ئەسەلمێنم کە پێغمبەرێک بەوە هاتووە بۆ گۆڕانکاری و چاکسازی لە هەموو بەشەریەتە خەڵکانێک لە خزمەتیا بوون بۆ گەیاندنی بە ئێمە ئەم مامۆستایە ئەگەر ڕێچکەیەکی پچکۆلی ئەویشی گرت بێ یعنی سیفەتێکی لەوی تایە کەواتە ئەبێ خوێندکارەکە ژێکێ لە دوان لە سیفەتەکانی خوێندکارەکانی ئەو هەڵگرێ ئەگەر بە شێوەیەکی گشتی سێریکەم بێدەنگی یعنی ئەم خوێندکارە ئەبێ لە ماوەی ئەو 40 دقیقە ئەو 35 دقیقە بۆی دانراوە مامۆستا ناڵێ هەناسەمێن مامۆستا ناڵێ ببەر بەڵام ئەکرێ پێی بڵێ تۆ لەو 40 دقیقە 35 دقیقە 30 دقیقە بە تەواوەتی هۆش بە من چونکە مامۆستاش ئێستا مامۆستای ئێستاش واعەیە مامۆستای ئێستاش ئەو نەپیوتراوە دیکتاتۆری و ئەوەی تو ئەمەیت ئەمیش هەستاوە گۆڕانکاری لە خۆیان کراوە هەموو مامۆستاکانیش کە کات ئەبن بە مامۆستاوی پێوترێ مامۆستا بەشێ لە معلوماتی لەگەڵ هەڵسوکەوتی لەگەڵ تاکا لەگەڵ یایەتی جۆرێ لە علم نفسی خوێندووە جۆرێ لە هەڵسوکەوتی خوێندووە بەدەر لەوەش خۆی ئێستا دنیا فراوانە معلومات کۆ کاتەوە لەسەر چۆنێتی هەڵسوکەوتی مامۆستا خوێندکار لەبەرەوە هەر من ئەچمەوە سەر ئەوەی کە خوێندکارەکە ڕەنگە لە قانونەکان لای یابێ ڕەنگە نەزانێ ڕەنگە بۆ خۆی سەرکەشیەکی تیابێ بۆیە ئەبینین ئەم پێکدادانە لە نێوان خوێندکار و مامۆستای دروستە بێ و دڵی مامۆستاش بەقەدر دڵی خوێندکارەکە و سێ ئەوەندەش ئازارە چێژێ ئەگەرچی مامۆستاکە دەری نابڕێ بۆیە کە لە پۆلیەتە دەرەوە هەناسایڵە هیلاک بوو ڕاستە باش مامۆستا پرسیارەکەی من ئەوە بوو چی وا لەم خوێندکارەکە کە زۆر جار مامۆستاکەی بێزار بکات جاوەڵە ئەمانە زۆر هۆکاری هەیە کاک محەممەد چیوە لەم خوێندکارەکە کە مامۆستاکەی بێزار لەوانەیە دەرسەکەی بەدڵ نەبێ کاتی دەرسەکەی بەدڵ نەبێ زۆر جارەڵێ ئەو شیکیمی لەسەر فیزیا يعني دوو مامۆستا علمی بە دواییەکە ئەگەر هەیە ئێستا لە مەکتەبەکانە زۆر محاوەلاکەن دەرسەکان تێکەڵاوکەن مەبەستم هەوەیە دەرسێکی علمی بە دوایە دەرسێکی چۆنەڵی شەرحیات بە دوایە بە دەرسێک ئەمە کاری بۆکەن بەڵام هەر ناشکرێت چونکە ئەم پێوترێ علمی ئەکرێت دوو کیمیایەکێ بێ فیزیایەکێ بیرکارێکێ بێ ئەمانە تەلەبەکە هیلاکەکە لەوانەیە هەر بە طبیعەت ئەم خوێندکارە دەموچاوی ئەم مامۆستایی بەدڵ نەبێ هەر من بە طبیعەت دەموچاوی کاک محەممەد بەدڵ نییە لەبەرەوە هەرچیەک هەیە لێ وەرگم سەرەتای معاملەی مامۆستا و خوێندکار لە پێشەوە لەگەڵ مامۆستای فیزیا شتێکی هەبووە ئێستاش ئەم مامۆستای فیزیا ئەشوبێتەوە بۆ چونکە فیزیا درێژ پێدەری دەرسەکەی ئەوە لەگەڵ مامۆستای ئینگلیزیا شتێکی هەبووە ئێستاش ئەشوبێتە تا مامۆستا پێ ئەسەلمێنێ کە من لە فڵان کەس جیاوازم بابەتەکەی بابەتە بەڵام من و مامۆستا فڵان فەرقمان زۆرە لە گەیاندنا من و مامۆستا فڵان دوو کەسی جیاوازین ئەمە ئەیەوێ لەبەرەوە ئەبینی سەرەتا پێکدادانی دروستە بێ بۆیە ئەبینی لە سەرەتاوە کێشە و مشاکل زۆرە دوایی وردەورە لەگەڵ بەرەو چون بەرەو کۆتایی ساڵە ئەبینی کێشەکان خۆیان بۆ خۆیان هات دێبن و زۆر جار مامۆستا و تەلەبە زۆر بە یەکایەن بەڵام لە کۆتایی ساڵە ئاشتە بن و ئەبینی زۆر جار بن بە ڕەفیق پەیوەندی تەلەفۆنی لە بینیانە دروستە بێ ئێستا فەیسبوک و ئەو شتانەی لە بینیانە دروستە بێ سەردانی خێزانی دروستە بێ یعنی ئەبن بە کەسوکارێکی یەکتری معلێنم لە سەرتاوە بە شەڕهێناوی واتە توانێت بڵێ جۆرێک لێک تێنەگەشتن لە بین بڵێ بەتەکید ئەو شتانە هێنە و باگراوندی تەلەبەکەش ناڵێم ئەگەر مامۆستاکەی لە ئەوڵەوە چۆن مامۆستای ساڵی پێشووتری ئەکرێ یەکەمین ڕۆشتنی بۆ مەکتەب یەکەمین خوێندنی ئەوانە هەمووی تەسیری هەبێ لە ماڵەوە تەسیری ماڵەوەشمان هەیە ئێمە لەسەر خوێندکار و معاملەی زۆر جار لە ماڵە ئەم تەلەبەیە خۆی بۆ خۆی سەرکەشە قسەی خوات یعنی یەکەم قسەی ئەوڵ و ئەخیر بۆ ئەوە ئیتر ئەمە دایک و باوکی وای ڕاهێناوە کێتەوە مەکتەبیش بەسەر 40 تەلەبە بەسەر 35 تەلەبە ئەبێ قسەی ئەو بخوا مثلا امتحانەکە هەر ئەوەیە بۆ یەکەمین جار قسە ئەوەی کات یان قسەیەکە کات لە ناو پۆلەکە ئەشڵەژێنێ یعنی ناوازەیە قسەکە ئەو چۆن بەستایلی ئەو دقەیە ئەو کاتێ ناشێت مامۆستا پێ دوانێ هۆکارێکی دەرونی تر ئەوە بێ کە هەندێک خوێنکان یەکەم توانای ئەویان نەبێت کە 40 دقیقە لەسەر کورسەدا بنیشن و دووهەمی نیشان شتێکە بوو لە کاتی خوێندنی ئێمەیە کە کاتێک ئێمە خوێندکابی نازم ئێستاەوە ماوە تا چەند ماوەیە دوو بوانە لەسەر یەک بۆ نمونە هیچ چۆن پشوێک لە بینیانە نەبوو ڕێسێک لە بینیانە نەبوو دووانیان لەسەر یەکتری خۆن بۆ نمونە کیمیا بە دوای کیمیایە بیرکاری ئەهات ئەمە زۆر جاوە ڕەنگە وا لەو خوێندکارە بکات کام خوێندکارە بێزار بێ لەوانێ بۆی ئەماکات بەڵێ بەتەکید کاک محەممەد جان دووانەی لەسەر یەکتری هەیە بەڵام خۆی دووان ئەمە بە پێی ستانداری عالەمی دانراوە یعنی ئەوە نەبێ منیاندام یا تۆدانەوەی شتێک دراوسە کراوە ئەنج ئەویان لێ هەڵێنجاوە دوجار تۆ دەرسێک و 5 دقیقە هیچ استفادەی لێ ناکات چونکە ئێستا بیناکانمان گەورن تەلەبێک لە قاتی سێوە لە قاتی دۆ تایەتە خوارەوە و ئەگاتە حانوت تێشتێ بخوا 5 دقیقەی پێ تا ئەگەڕێتەوە زۆر جاری مامۆستامان هەیە یعنی من مامۆستاکانی مەکتەبەکەی خۆم باسەکەم زۆر ڕێکن لەگەڵ خوێندکارەکانە بەعزێکیان مثلا لە فەکەی بەدەسەوە ئەڵێ مامۆستا دایانە لەژێر تەختەکەی زۆر جار سار دەبێت و زۆر جار ڕژێ زۆر جار فڕەیە لەبەرەوە ئەکرێتەوە کاتەکە و بیکەی دوو دوانەی بۆ بخەیتە سەر یەکتری بەڵام دوایی 10 دقەی بیتێ یعنی مە بە پێی ستاندار دانراوە یعنی شتێ لە ستانداری عالەمی تایە ئەمە یەک دووش ئەم مامۆستایە تا لەم پۆلەیەتە دەرەوە ئەچێتە پۆلەکەی تر دوو پۆلێوێ شتێکی پێ ئەچێ یعنی 5 دقیقەی 2 دقیقەی یعنی چۆنەڵی ڕفرێشێکی عەقلی تەلەبەکان ئەکرێتەوە لەبەرەوە مەسەلەی دووانەی لەسەر یەکتری باوەڕ ناکەم پاڵنەرێکی بەهێز بێ بەڵێ
سپاس بەڕێزێت مامۆستاوە دێ بەلای بەڕێستان ئەگەر خوێندنەوەیەکی کۆمەڵاتی بۆ بکەین پانلەرە کۆمەڵاتەکانی چین و تا چەند پەروەردەی خێزانی کاریگەری لەسەرەوە دەبێت کە ئەم خوێندکارە وەکو پێویست ڕێز لە مامۆستاکەی نەگرێت. بەڵێ سەرەتا پێویستە ئەوە بزانین کە خودی ڕێزگرتن چ مانایەکە گەێنێ. ڕاستێکی یەکێک لەو شتانەی کە لە سیستمی دەرونی هەمومانە هەیە بەهاکانە. ئەوەی کە ئەم بابەتە پەیوەندی پێوەی هەیە پەیوەندی بە بەهاکانەوە هەیە لای ئێمە. یعنی بۆ نمونە لای هەموو کەسێک ڕێزگرتن بەهایشی گەورەیە کە حەزەکە ڕێزی لێ بگیرە و بێڕێزی لای هەموو کەسێک شتێکە کە لە سیستمی بەهاکانیا ئەوێ لی دوورکەوێتەوە. ئەمە سەرچاوەیەکە بۆ تواناکانی ئەو کەسە دوجار بۆ ڕەفتارەکانی و بۆ خۆگونجانی لەگەڵ کۆمەلگا. سەرەتا پێویستە بزانین هەر کەسێک چۆن ئەم بابەتە ڕاڤەکە. بۆ نمونە لای مامۆستایەک کە قوتابیە گوێ لێ ناگرێت سەری داخستووە مانای بێڕێزیە، بەڵام لای قوتابی لای مامۆستایەکی تر ئەم مانایە ناگەێنێ لەوە ئەچێ لای ئەو شتێکی ئاسایی بێ لەوە ئەچێ لای ئەو وابێ کە ئەمە ماندوو بۆیە سەری داخستووە. واتە پەیوەندی بەوە هەیە تۆ چۆن لێکدانەوە بۆ ئەم وشەیەکی کە ناوی ئەنی بێڕێزی و دوجار چۆنیش تعامل لەگەڵ ئەوەکەی کە پەیوەندی بە سیستەمە دەرونیەکی خۆتەوە هەیە. بۆ ڕوونکردنەوەی ئەوە پێویستە ئەو بزانین لە هەموو سیستەمێکە لە هەموو ڕێکخراوێکە کەڵچەرێکی تایبەتی هەیە واتە سەقافیەکی تایبەتی هەیە. ئێمە ئێستاکە ئەو شتێک کە ناوی ئەنین ڕێز یا ئەو شتێک کە ناوی ئەنین بێڕێزی بەنسبەت ئەو کەڵچەرە تایبەتی کە لە قوتابخانەیەکە هەیە بۆ قوتابخانەیەکی تر جیاوازە. لای مامۆستایە کە پەروەردەیەکی تایبەتی هەیە جیاوازە لە یەکیکە و لە کۆمەلگا ئێمە بۆ کۆمەلگاکانی تر پێویستە ئێمە کار لەسەر ئەوە بکەین مامۆستا ڕابهێنین لەسەر ئەوەی تا بۆی ئەکرێ لێکدانەوەیەک نەکا لە زیهنی خۆیان بە دەربێ لە واقع. بۆ نمونە کاتێک کە قوتابیە گەبینی دەموچاوی بە شێوەیەک دیارە کە تووڕە دیارە. یعنی ئەگەر بێت و ئەو مامۆستای یەکسەر وا تێبگا ئەوە تووڕێیەکەی لەوە و ئەوەش نیشانەی بێڕێزیە بەرامبەر بە مامۆستاکی گرفتێکی گەورە ئەنێتەوە کە ئێمە ئەتوانین لە پەرپێدانی مرۆیی بە ڕاهێنان هەم کار بۆ مامۆستاکە بکەین و هەم بۆ قوتابیەکەش. ئەو ڕاهێنانە چیە مامۆستا؟ بەڵێ ئێستاکە بەداخەوە سیستمی پەروەردە و فێرکردن لە وڵاتی ئێمە تا ڕادەیەکی زۆر ڕاهێنانی پشتگوێ خستووە. یعنی پێویستە مامۆستا ساڵانە بەشداری خولی ڕاهێنان بکە. بۆ نمونە مامۆستایەک ڕاهێنرێ لەسەرەوەی کە چۆن بتوانێ سەرنجی قوتابیەکانی ڕاکێشێ بۆ چۆن بتوانێت کاریگەری هەبێ بۆ ئەوەی هەمویان خەیاڵیان لای مامۆستاکەیان بێ. دیارە ئەگەر مامۆستایەک ئەم توانایی باشتر بێ لە پۆلە کەمتر حاڵەتێک ئەنوێنرێکە ئێمە ناوی بنین بێڕێزی. بۆ نمونە ئەو قوتابی کە دانیشتووە ڕاستەوخۆ تەماشای مامۆستاکەوە هەموو خەیاڵی لای مامۆستایە ناتوانێت ڕەفتارێک بنوێنێ لەو لەحزەیە کە زۆرێک بێ لە بێڕێزی. جا ئەمە بەڕاهێنان ئەنجامەدرێ. بۆ نمونە لای ئێمە مامۆستایەک ئەگەر هەستکە قوتابیەک لەگەڵ قوتابیشکە قسەکە بۆ ئەوەی بیهێنێتەوە ناو بابەتەکە بیر لەوە ئەکاتەوە ئێستاکە تۆڵی لێبسەنێ لە حەقی ئەوەی کە ئەو کاری ئەنجامیاوە. ڕەدوولفعلی مامۆستاکە ئەوەیە یەکسەر لە ئادی فلان کەس ئەو شتێک کە ئێستا باسم کرد باسی چیم کرد، یعنی پرسیارێکی لێەکە کە دڵنیایە قوتابیەکە نایزانێ. ئەو کاتە چی کرد؟ ئامانجەکەی ئەوەیە سەرنجی قوتابیەکە ڕاکێشێتەوە و بیهێنێتەوە بۆ ناو ژینگە فێرکاری و پەروەردەیەکە. بەڵام ئەم ڕەفتاری مامۆستا قوتابیەکە زیاتر دوورەخاتەوە لە ژینگەکە، یعنی وای لێەکە ئحراجیەکە زۆر ناڕەحەت و بێزارە بێ و تا کۆتایی دەرسەکە ناتوانێت تەرکیزی لە مامۆستاکە تۆڵی لێکاتەوە. بەڵێ بەڵام ئەگەر لە خولێکی تەدریبیە ئێمە هاتی مامۆستامان ڕاهێنا لەسەر ئەوەی ئەگەر هات و قوتابیەک قسەیشکی کرد لەگەڵ قوتابیشی کە یان بە جۆرێک لە جۆرەکان خەیاڵی ڕۆشتە بوو لە خولە تەدریبیەکە مامۆستا ڕاهێنرێ لەسەر ئەوەی کە ئاسانترین پرسیار لە قوتابیەکە بکە. ئاسانترین پرسیار کە ئەم پێچوانی ڕەفتاری زۆربەی مامۆستاکانمانە. ئاسانترین پرسیار بە شێوازێکە کاتێک ئەڵێ فلان کەس و پرسیارێکی ئاسانی لێەکە قوتابیەکی یەکسەرێتەوە بۆ ناو ژینگەی فێرکاری و ئینسیجامە کاتەوە لەگەڵ ئەو وانەیە و کاتێککە وەڵامەکە ئەزانێک هەستەکە ڕێز و احترامیکی بۆ دروست بۆتەوە لە ناو پۆلەکە و سەرنجی هەموو پۆلەکەی بۆ خۆی ڕاکێشاوەتەوە. جا ئەو قوتابی ئەگەڕێتەوە بۆ ناو ئەو ژینگەیە و ئەو شتە ناکە کە ئێمە ناومان ناوە بێڕێزی کە مامۆستا قسەکە ئەو بۆ خۆی قسەکە لە دواوە ویان حاڵەتێک ئەنوێنە کە نەشیاوە. واتە یەکەم پێویستە ئەوە دروستکەین کە ئایا چی مانای بێڕێزیە. مامۆستا پێویستە ڕابهێنرێ لەسەر مەواقف حەریجە واتە ڕابهێنرێ لەسەر ئەوەی ئەگەر مووقفێکی بۆ دروست بوو ئحراجی کرد چۆن ئیداری ئەم مووقفە ئەکە
یعنی ڕاهێنانی مامۆستا لەسەر ئیدارەکردنی ژینگە فێرکاریەکە کاریگەریکی ڕاستەوخۆی هەیە لەسەر کەمکردنەوەی ئەوە باشە پەروەردەی خێزان چ ڕۆڵەگە بینێ لەم نێوەندەدا بۆ نمونە ڕەنگە ئەم خوێندکارە لە ماڵەوە چی بوێ دۆکوێکی لە میوانە بەڕزەکان ئاماژیان بۆ کرد چی بوێ بیکە بۆ نمونە چۆن لێپرسیۆن لەگەڵان ناکرێت ڕەنگە بێڕەزی بەرامبەر دایکی بکات دوێنێنێ ڕەنگە بێڕەزی بەرامبەر باوکی بکات دوێنێنێ ڕەنگە بێڕەزی بەرامبەر خوشکە گەورەکەیان خوشە بچووکەیان برا گەورەکان برا بچووکەی بکات دوێنێنێ ئەمە تا چەند هۆکارێکە و تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە ئەم خوێندکارە لە قوتابخانەیە و لەناو پۆلدا ئەم شتە دووبارەکاتەوە بەدڵنیایی کاریگەریکی زۆری هەیە ئەوەی کە پێ ئەوترێ سیستمی پەروەردەیی کە حکوومەت پێویستە بەرپرسیار بێنی پەروەردەی پێش قوتابخانە ژەگرێتەوە کە دیارە پەروەردەی پێش قوتابخانە کاریگەرترینی دایک و باوک و ئەو ژینگەیە کە لە خێزانە هەیەی و هەمومان ئەوە باشە زانین کە کەسێک زۆرجار نوێنەری سلوکی عیلەکەیەتی یعنی ئەو ڕفتاری کە ئەو ئەینوێنێ نوێنەرایەتی خێزانەکەیەکە یعنی بۆ نمونە قوتابیە کاتێکە بە شێوازێکی هەڵەشانە قسەکە زۆرجار لە ژینگەیەکە پەروەردەکراوەکە ئاساییە بەلایەوە ئەم بە هەڵەشەی قسەکردن و بەرزوو نزمکردن بە سەوتی و یان جۆرێک لە بە زمانی جەستا وەکو هەڕەشە ئامێزە ڕۆژێکا من لە خوێنگەیەک قوتابیەکم بینی بەو شێوازە قسەی لەگەڵ کردم منیش پێم وت ئەزانین چی تۆ ئەگەر بەم شێوازە قسە بکەی لەگەڵ مامۆستاکانت کاتێ بەم شێوازە ئەجوڵی و ڕەفتارەکەی مامۆستاکەت ئەمە بەوەتی ئەگا کە تۆ هەڕەشەی لێکی وتینا مامۆستای من ئەسڵن بە هیچ شێوە نامێ حاڵەتێکی وا بنوێنم ئەسڵن لە خەیاڵی منان نییە پێویستە جارێکی کە ئەو قوتابیانەش ڕابێنینەوە لەسەرەوەی تۆ لەسەر کللتورێک پەروەردەکراویە لە خێزانەوەکەوە هاتووی شتێکت لا ئاساییە پێویستە ئەو بزانی کە خوێن ژینگەی پەروەردەی و ژینگەی تایبەتی قوتابخانە لێکدانەوەی بۆ ڕەفتارەکانی تۆ تایبەتیە یعنی وەکو ئەوەیە کە لە خێزانەکە تا هەیە بۆ نمونە کەسێک لە ماڵەکەی خۆیان شاندا ئەیا و باوێش ئەشێشی ئەمانە بەلای ئاساییە لە ژینگەی پەروەردە و فێرکردن ئەوە ئاسایی نییە ڕاستێکی ئۆباڵی ئەمانە ئەگەر بڵین خەتایە جارێکی کە ئۆباڵی هەمومان ئەگرێتەوە یعنی هەمومان لە پەروەردەکردنی تاکانە کاریگەریمانێ چووەکو دایک و باوک چووەکو برا چووەکو خۆش چووەکو خزم و کەسوکار و دوجار ئەوەی کە ئەمە ئەچێتە قوتابخانەیە کە مامۆستا و بەڕێوەبەر و هەموو ئەوانی کە بەرپرسیارن لە سیستمی پەروەردە پێویستە خۆمان بە بەرپرسیار بزانین بەرامبەر مامۆستا فاروق دێمەوە خزمەتی بەڕێستان ئەمەوێ بپرسم تا چەند مامۆستاکان خۆیان هۆکارەکەن بۆەوەی کە ئەم خوێندکارە وەکو پێویست ڕێز لە مامۆستایان نەگرێت وەکو پێویست گوێ نەگرێت لە پۆلدا و کێشە و گیرروگرفت بۆ خۆی و بۆ خوێندکار و بۆ مامۆستا دروست بکات ئەگەر بچینەوە با بڵین بیبەستینەوە لەبەرەوەی من لە ڕوانگەی شریعەتی پیرۆزی ئیسلامەوە قسە لەسەر بابەتەکەکان بیبەستینەوە مەسەلەی ئەثەری تابعیەوە تەماشاکەی هەردووشیان یعنی دابەشە بنە سەر خەتاکە دابەشە بێتە سەر مامۆستا و قوتابیەکەشە چۆن بۆ نمونە خەلیفە هارونە ڕەشید کاتێک کە ئەچێتە مەدینە ئەوێ ئیمامی مالیک ببینێ ئەوێ ئیمامی مالیک ببینێ ئەڵێ بنێرن شوێنی مالیکا بابێ بۆ ئێرە ئەویش کە ئەچێ ئەڵێ ئەگەر مەبەستی خودی مالیکە و بۆ چاخواردنەوەیەک مالیک دێ بەڵام ئەگەر مەبەستێتی مالیک علمێکی فێرکە العلم یؤتى وەلایەتی لە ئەم دێڕەیە لە ئەم نیوە دێڕەیە ینی ئەم نیوە دێڕە چیمان پێڵێ پێمانەڵێ مامۆستایانی بەڕێز ئەمڕۆ بەداخەوە من ناڵێم کولەن مامۆستا ئەوەندەی خەریکی با بڵێن جانبە تعلیمەکان ئەوەندە حیزبایەتی چوونە دەرگای دەسەڵات مەسەلەن هێنانی چۆنەڵی تەسکی حیزبی و قوبول خاص و نازانم کۆمەڵێشت بۆ ناو خوێندن کە وای لێکا مەسەلەن اینجا دوایەوە ئەو ڕێکخراوانی کە ناوی خوانیان ناوە ڕێکخراوەکانی کۆمەڵ بڵێن ڕێکخراوە خوێندکاری قوتابیەکان ئەوانە سێرەکەی بە بیانی و ئەمەی کە بەمە بەرپرسی قوتابیانە یا خوێندکارانە یا هەر ڕێکخراوێکی ترەکە ڕێکخراوەکەی جۆرێک لە دەسەڵاتیە سێرەکەی جۆرێک لە جیاتیەوەی خزمەت بە لایەنە خوێندکاری قوتابەکە کە دەبینی ئەم خوروقاتەکە و ئەم یاسا پێشێلەکە ئەم چیەکە لێرەوە مامۆستاکە هۆکارە بۆ ئەوەی کە چۆنەڵی چونکە مامۆستایی بوون شکۆیە میداڵە وەکو مامۆستا ئاماژەی پێکرد بەشێکە لە ڕیسالەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم چونکە جۆرێک ئەم زانستە گەیەنێ ئەم عیلمە دەست بەدەساتووە بە تەلیفاتەکانیەوە بۆ ئێمە کە هاتووە مثلا علم چەنە گرنگی هەیە و مامۆستا ئەوەنەیتر گرنگی هەیە کە عیلمەکە ئەگەێنێ کە ئەگەر ئەو هات لە شکۆی خۆی بەهۆی ئەوەی کە چووە دەرگای سەڵاتین و مثلا دەسەڵات و ئەوانە کەم کردەوە
چی لێ دێ وای لێ دێ کە ئەو قوتابێژ بە چاوێکی حیزبی بە چاوێکی مامۆستا خوێندکاری تەماشای ناکە بە هەمان شێوە هەر لە هەمان ئەسەرە چۆنەڵی نمونەیەکی تر زۆر جوان هەیە کاتێک کە خەلیفە ئەچێتە خزمەتی ئیمامی مالیک چونکە ئەڵێ العلم یؤتى وەلایەتی ئەڵێ هاتووم مەأمونی کوڕم لە خزمەت تا بکەمە قوتابی بۆ ئەوەی علومی شەرعی فێرکە ئەویش ئەڵێ کۆمەڵی مەرجمەیە سیرکە ئەم مەرجانە ئێستا حاڵی حاضر لە سەردەمی ئێمەیە ئەم مەرجانە بۆ قوتابی دانەرەوە قوتابی هەمووی ڕێکە بێتەوە مەرجەکان چین ئەڵێ لە هەر شوێنەکە من بۆم دیاری کە دەبێ لەوێ دانچێ هەر شێوازێ من بۆم دیاری کە دەبێ ئاوادانچێ هەر کاتێ من پرسیارم لێکرد ئەبێ وەڵام داتەوە هەر کاتێ من ئیزنمدا ئەبێ دەرچێتە دەرەوە چۆنی پێخۆشە دانشێت چۆنی پێخۆشە قسە بکات چۆنی پێخۆشە بڕوان نییە حاڵی سەرجەم ئەو قوتابیانەی بازنەکەیە ئەگەر بێت و ئێمە مەسەلەن ئەمە بێنینەوە تەطبیقی کەینە سەر خوێندکاری ئەم سەردەمەیە لە هەر ڕەحلەیەکە مامۆسا بۆی دیاری کرد دانیشێ هەر کاتێ مامۆسا ڕوخسەتیدا قسە بکە و هەر کاتێکیش مامۆسا ڕوخسەتیدا بچێتە دەرەوە هەر کاتێ مامۆسا پرسیاری لێکرد وەڵام باتەوە لە خۆی جارێ خۆ جاری وایە ئەوەی پێوترێ ئەو ئیحتیکاکانی کە دروستە بێ و بەریەک کەوتنە لە چیەوە دروستە بێ لە قسەکردنی سربەخۆی تەلەبەیەکەوە لە چۆنەڵی چوونە دەرەوەی تەلەبەیەکەوە لە سربەخۆ لە دانیشتنی لە شوێن لە گوێنەگرتنی لە خۆمەژغوڵکردنی بە شتێکەوە کاتێکە مامۆسایەوە لی بپرسێتەوە دیسانەوە ئەگەڕێینەوە بۆ سەر مەجلیسەکەی ئیمامی مالیک کە ئێوە لی بپرسێتەوە ئەم خۆی بە کوڕی فڵانە مەسوولە زانێ با مەئمون بێ کوڕی خەلیفە هارونە ڕەشید خەلیفە ناخوا بێ وەکو قوتابیەکان دانیشێ کەوا بێ لێرەوە بۆمان دەرەکەوێ هەم مامۆستا ئەبێ چۆنەڵی شکۆی خۆی بپارێزێ شکۆی مامۆستایەتی خۆی بپارێزێ بەو شێوازەی کە مالیک ڕەحمەتی خوای لێ بێ شکۆی خۆی پارێزوە العلم یؤتى ولا یاتی واتە چی ئەو دیێڕەکە بمان یعنی ئەفەرمێ علم و زانیاری زانست و زانیاری دەبێ بیتە خزمەتی نایەتە خزمەتت ئێستا مەسەلەن ئەبینی سێرەکەی کوڕی مەسئول و دەوڵەمەندەکان لەگەڵ احتراممان بۆیان مەسەن وەکو تەشیر نایڵێن دەبینی لە جارێ ئەوە گەر مەکتەبی تایبەت هەبێ بە پارە بخوێنێ ئەیباتە ئەوێ ئەو مەسەن ئەوە یان ئەگەر ئەوە نەبێ لە ماڵ لە مەکتەب جۆ ناداتە قسەی مامۆستاکەی خۆ مامۆستایە بەگاڵتە ناتوە بۆ چل دەقەوا ناڵێتەوە ینی سەری خۆی بۆچی ئێشێنێ ئەگەر بڕیار بێ هەموو تەلەبێ بڕاتەوە مامۆستایەکی خصوصی بگرێ مادەم دەوڵەمەنە مادەم کوڕە مەسوولە دەچێتەوە لە ماڵەوە مامۆستایەکی خصوصیەگرێ جاری وە هەیە بەداخەواڵێم ئەمە وەکو باڵێن حاڵەتە دیاردەنیە هەندێک مامۆسای خودی وانەکە ئەم قوتابی خودی هەمان وایە بە خصوصی دەرزی پێێتەوە کاکە ئەو پرسیارەکانیشی پێڵێتەوە ئەو کاتە ئەم تەلەبەیەکی چۆنەڵی بێعیلم بەتاڵ دەرەچێت تاوەکو تەخەڕوجەکەی بۆچی ئاستی زانستی ئێستا زۆر لاوازە بۆچی کەسێک لە قەدیمە تاسی متەوەسەی بخوێندا ئینگلیزیەکی باش ێزانی ئێستا ئەبێتە خەریجی کولێ جاری وایە خەریجی بەشەکەشە بەشی ئینگلیزیەکی باش نازانێ ئەمە هۆکارەکەیەوەیە هەم مامۆستا قەدری علمی نەیەشتووە بەوەی کە کردوێتی خصوصیات وتنەوە بەوەی کە مادام کوڕی مەسوولە بەڵێ ینی کاریگەریەک مادام کوڕی مەسوولە چاوپۆشک هەم قوتابیەکەش و دیسانەوە کاریگەری گەورەی ئەوەی کە قوتابی ئێستا ڕێز لە مامۆستا ناگرێ دایک و باوک وەکو مامۆستا ئاماژەی پێکرد دوجار ئەوەی کە کوڕی مەسوولەکە باوکی هانێدا بۆی ئەو هەموو خوروخات و لە موبالاتیە بکات دوجار ئەوەی کە گوێ ناداتە چل دەقەوانە وتنەوەی پۆلێک پشتی بۆ بەستووە کە لە دەستە خصوصیەکانە مهم و ئاهەمەکەی پێوترێتەوە ئیزافەی وەخسێ بەڕێزی مامۆستا ئێستا بەڕاستی دووشت زۆر گرنگە بواری پزیشکی و بواری پەروەردەی مەواتە مامۆستا ئەگەر ئەم دوانە بوونە مادە بەڕاستی ئەو عیلمە هەتا بێ بەرەو دۆڕات لە درامەکانە زۆر جارە بین ئەو کەسانی کە دەوری پزیشکی بین ئەوانەی کە شوێن خزمەت کەوتون زوو سەرەکەون بەس ئەوانەی کە شوێن پارە کەوتون زوو ئەو بکێنەوە یعنی بەڕاستی ئەمە زۆر گرنگە مادی تێکەڵاو نەکەی تەماشای ئەثەر کە تەماشای تابعین کە تەماشای عولەما کە تەماشای ڕؤوسی مەذاهبی ئێمە کە هیچ کەسێکی دەوڵەمەند نەبوو هەر هەمووی بەهەژاری ژیەوە هەر هەمووی چەندین پینە بە بەرگەکانیەوە بووە کەواتە من ناڵێم ڕوفاهیەت نەبێ بەڵام ڕوفاهیەت لەگەڵ زانستخوازێکە ئەوەی کە تەکنەلۆجیە مەسەن قوتابیەکی ناوەندیە دایک و باوکی زۆر لاموبالاتانە هەندێکی متەتەوری ئەوەی پێوترێ هۆشمەندی بۆ کڕیوە لە بری ئەوەی لەوانەکەی گوێ لە مامۆساکەی بگرێ دەری کردووە خەریکی فەیسبوک و چات و چاتێنە و چیە ئەمە وای لێ دێ گوێ لەو مامۆستایە نەگرێ ئەمە وای لێ دێ مەسەن لاموبالات بێ بەرامبەری ئێمە ئەگەر مەسەن نمونەی یەک عالیمی تر بێنینەوە ئیبن حەجەری عەسقەلانی ابن حەجەری ئەسقەلانی فەقیرە لە تەمەڵی زاکیرەیە مامۆستا دەریەکە دوایەوەی کە زۆرە پاڕێتەوە لە مامۆستا
تکای ئەوی کوور دەڵێت تکای خوێنێکی لێکە لێکا بۆ ئەوەی کە وەریگرێتەوە لە تازە تۆ ئیسفادەی خوێندنت نەماوە مامۆستا تا ئەو ئەندازەیە شکۆی هەبووە کە قوتابیەکەی دەرکرد تەواو دەرکراوە کە دەریەکامیش لەبەریەوەی بچێتەوە ماڵەوە سەری خۆی لەگرێتێتە ئەشکەوتێکەوە بۆ ناوی ئیبن حەجەرە کاچێتە ئەشکەوتێکەوە تەماشاکە لە ئەشکەوتەکەەوە ئاوێک قەترە قەترە دڵۆب دا ئەبەزێتە سەر بەردێکە بەردەکەی کون کردووە ئەوە ئەم ئاوە نەرمە ئەو بەردەڕقەی کون کردووە گریمان عقلی من ئەم بەردەیە علمیش ئەم ئاوەیە ئیلا ئەبێ کونی کاکە ئەگەڕێتەوە بۆ خزمەتی مامۆستاکەی و بەیعەتی ئەداتەکەی تر قوتابێکی ملتەزیم بێ مشاغب نەبێ لە ڕووی مامۆستایانەوە سێتەوە خۆڕەنگ ئامانەشی نەکرد بێ فەقیرە زاکرەی بەهێز نەبوو بێ کە ئەخوێنێتەوە ئەو ئیبن حەجەرە دەرەچێکە یەکێکە لە هەر عالیمە گەورەکان کە زۆر ئیستناد بە ئەقوال و فتواکانێک لێ مستەهیدێکی زۆر گەورەیە. بەڵێ سپاس بەڕێزت مامۆستا شکریە تا چەند وانە وشکی واتە تا چەند منهەج وشکی بۆ منە ئەو منهەجەی کە بەپێی ڕەنگە بەپێی عەقلی تاکی کوردی و لەگەڵ ئەوەشە هەمووی نەزەریات بێ عملیاتی تیانە بێت بۆ نمونە هەموو شتەکان بە نەزەری ئەخوێنرێت و عملی تێدا نیە تا چەند ئەمانە هۆکارێکی تر پاڵنەرێکی تر بۆی کە ئەم خوێندکارە لە تا ئەوەی کە بەم هەنجە ناوێرێت ناتوانێت چۆنڵی متابعی بکە ناتوانێت و پێویست لەبەری بکە ناتوانێت و پێویست لی تێ بکات ناچارە چی بکات لەم کاتە کێشەگیر و گرفت مامۆستاکە دروست دەکات. وڵاهی پێشەوەی جوابی پرسیارەکە بوومەوە یەک کۆمنتێکی بچکۆلە لەسەر قسەکانی مامۆستا جەنابیان باسی ئیبن حەجەریان کرد کە کاتێک گەڕچۆتە ئەشکەوتێکەوە و ئاوی نەرمی بینی و بەردی کون کردووە ئەمە بۆ هۆی دروستبوونی دافعێک بۆ ئیبن حەجەر کەواتە قوتابیەکانی ئێمەش خوێندکارەکانی ئێمەش ئەبێ شتێک هەبێ دافعیان یعنی کەمی دافع لە لای خوێندکارەکانی ئێمە ئەو وەزعی ناوەتۆ کە ئێستا ئەیبینین کە ناخوێنن کە یا وای لێ ئەوەی مامۆستا فەرمووی ئەوەی بە مادە ئەیبات و ئەوەشی ناتوانێت دەگمەن هەمانە لە بوارەکەی خۆیان مناڵی هەژارە و سەرکەوتووە مەگەر دافعێکی زۆر بەقوتی بێ کەواتە ئێمە دافعمان لای مناڵەکانمان نەماوە لای خوێندکاران بەگشتی بە شێوەیەکی عمومی قسەکەم تاکە قسە ناکەم نەمانماوە بۆیە ئاستی خوێندن بەو شێوەیە هاتوتە خوارەوە بەنسبەتی پرسیارەکەشتەوە منهەج وشکی ئەچمەوە سەر قسەکانی مامۆستا ئێمە مامۆستاکانمان ئەگەر بتوانن ئەو منهەجە ئەوەی کە جەناب دەفەرمووی بێت بە مەهارە و بە عەقلی خۆی بە زیرەکی خۆی شتێ عەمەلی تێکەڵاوکە یعنی فیزیایەکە هێنیت کیمیایەکە هێنیت مێژوویەکە هێنیت ئەبێ بیت مامۆستاکە بیبەستێتەوە جنابدا ڕاستە فەرمی منهەجەکە لەوانەیە وشتێکی تیا بێ لەوانەیە بەو شێوەیە هاتبێ لەوانەیە من و تۆ عەقڵمان قبوڵی کرد بێ بەو شێوە وەرمانگرتو و هاتوین و بردوین بەڵام ئێستا گۆڕانکاری هاتووە مامۆستا فەرمووی مۆبایلی زیرەکی پێیە مامۆستا تر فەرمووی دایک و باوکەکان بەو شێوەیە هێناویانە و ئەساسیاتی ڕێزگرتنی فێر ناکەن یعنی شتەکان تۆزێ گۆڕاوە کەواتە ئێمەش ناتوانین ئەوانە بخەینەوە شوێنی خۆی بەم زوانە ئەبێ ناچار خۆمان بگونجێنین لەگەڵ وەزاکە ئەویش ئەوەیە کە ئەو مامۆستایی ئەچێتە پۆلەوە خۆی سەید المەوقیفە خۆی قوتبی سەرەکیە خۆی کەواتە ئەتوانێ بە مەهارەتی خۆی شتێ بخاتە ناو گۆڕانکاری منهەجەکەەوە هەر شتێک بێت یعنی بیبەستێتەوە بە حیاتی ڕۆژانی وابزان مامۆستەکانی ئێستش هەمویان لە هەوڵی ئەوان کە شتێ عەمەلیە بەستنەوەی بە حیاتی ڕۆژانەوە یا بە شتێک بابەتێکی تاریخیەوە بە شتێک شەو تەلەڤیزیۆن بینیوێتی یا بەوەی کە لە ڕێگا بینیوێتی ئەمانە ئەکرێ مامۆستاکە بیکات بەڵام ئێمە زۆرینە ئەوەشمانیاوەتە دەمی خوێندکار کە منهەجەکە وشکە و تێناگەم یعنی وەکو بڵێ مۆدیلێکی دات و بۆ مۆدیلین هەمووی کە ئەڵێ بۆ دەرناچی ڕۆڵە بۆ نسبەکەەوە بەخوا مامۆستا مێشکمۆلی ناگرێت نامێش وەرگرتن نییە مامۆستا فەرمووی نمونەیەکی جوانی هێنەوە هەم لە ئەثەرە هەمان هەم لە ئێستاش هەمانە خەڵکمان هەیە لەوانەیە ئێمە پێی نەبین فڵان کەسێک لە شوێنێکە دەرنەچوو من تەلەبەم لە لابوو لەگەڵ خۆمان لە سەنفی شەشی ابتیدایی 3 ساڵ مایەوە بەڵام ساڵی دوایی دەرچوو بە یەکەم دەرچوو زۆر عەجایبیش ڕۆژ لەوانەیە زۆر پێشینیشیەوەتەوە کەواتە ئەکرێ ئینسان لە مەرحەلەیەکە جمودی هەبێ دافعێکی نەبێ بەڵام دوای ئەوە گەر پاڵینا دوای دافعێکی بە دروست بوو ئەڕوا لەبەرەوە منهەجەکان ئێمە ئەکرێ بۆ من تۆ خوارد بێتی و وشک بوو بێ بەڵام بۆ ئێستا مامۆستاکان ئەبێ خۆیان بە عەقڵی خۆیان بە زیرەکی خۆیان شتێ لە گۆڕانکاری تێوەگەن هەر هیچیان نەبوو ئەبێ بیبەستێتەوە بە شتێکی حیاتی ڕۆژانەوە وإلا ئەوەی کە تەلەبە ئەڵێ منهەجەکە وشکە و عەقڵم نایبڕێ هەم تەلەبەکە تێناگا هەم بەسەر مامۆستاکە شاشکێتەوە چونکە ئێمە کاتێنە سەر محاسبە ناڵێن تەلەبەکان ئەڵێن مامۆستاکە مستەوای تەواو نییە یعنی کەسی سەرەکی مامۆستاکە فعلا کەسی سەرەکیش مامۆستاکەیە ئەبێ شتێکی تێکات یعنی شتێک بدۆزێتەوە لە مەهارە کە قسەکەی مامۆستا زۆر جوانە منیژەی سەلمێنم بەڕاهێنان ئەو مامۆستایە فێرەکرێت کە چی لە پۆلەکەیە باسەکە دەرسەکەی چۆن دابەشەکە 35 دقیقە 40 دقیقە چۆن دابەشێکە عەقڵ لە هایکە بە دوو بەشەوە بەشێکیان بابەتەکە شەرحەکە دوایی شتێکی تەشویق و چۆن ریفرێشێکی تێکە دوایی دەست پێکاتەوە جارێکی تر ئەمانە ئەکرێ منهەجەکە تۆزێ وەکو جەناب فرێن لە وشکی دەریکەین بێت ئەوەی کە عەقڵی تەلەبە ئیستیعابی کە
تا چەند توندوتیژی مامۆستا بۆنمە لە پۆلا کاتی خۆی کێمە خوێندکابین مامۆستا بێ ئاوا بکەیت دەستخی دەسەر دەمێت نابێت سری ئەم لای خۆتکە نابێت لەگە هەوڵەکەدا قسە بکەیت تا چەند ئەمانە وا لەو خوێندکارا کە چۆن لە پڕ ئینفیجارێت دروست بێت تەقیرەوێ دروست دەبێت ئەمانە تا چەند وڵی ئەوەی جاران کە جەنابەت تەفەرمی ئەمە هەر نەماوە پێم وابێ هەر نەمانماوە ئەمەمان نەما بۆیە کۆمەڵی شتیشمان لە دەستدا من لەگەڵ ئەوانی وەکو ئاوا بەڵام ئەشکری ئەو ڕێزەی جاران ئەو هەیبەتەی مامۆستای جاران هەر بمێنێ چونکە ئەگەر ئەو هەیبەتە نەما پۆل تێکەچی یعنی تۆ چلتە لە بە هەر کەسە بە ئارەزوی خۆی کەی بوێ و کەی ویستی و چۆن ویستی کار بکە سەیطرەکردن بەسەر یا قورسە چونکە تۆ یەک کەسیت ئەو چل کەسە یعنی یەک کەس و چل کەس تۆزێ قورسە تەوازنی ڕاگری ئەو عقلی مناڵە کۆمەڵی شتەی بەستێتەوە بەڵام هێشتا هەر ماوێتی ئەم کەسە بیبە لەبەر ئەوە من ئەڵێم خۆی کراونەوەیکی زۆر بۆ مامۆستا هەیە بەڵام تۆم و تێژەکانیش ئەگەر لەگەڵ یەک دانەشە بیکات مامۆستاکە کارە کاتە سەر هەمووان من نمونەی زیندوم لایە 3-4 تەلبەم هەیە لە خوێندکار لە پۆلێکە تۆزێ قساکەن سیرەکەی مامۆستاکان بزەبت نازانی چێ لەوانەیە بزانی چێ بەس حەز نەکات لە بەروێشێ بە سریقەیەکی عام قساکە فلان شعبە واتان لێکم فلان شعبە قسەتان کرد فلان شعبە ئەمە بۆ لەوانەیە ئەو دوانسیانە وەریگرن بە هی خۆیان بەڵام کاری لەسەر ئەوانی تریش هەیە لەبەر ئەوە ئەچمەوە سەر قسەکەی مامۆستا کە وتی چۆن ڕێز بیری لێ ئەەکەیتەوە یعنی ئەکرێ ئەم خوێندکارە بۆ ئەم خوێندکارانە وەریرن کە ئەڵێ شعبەی فلان کەس خراپتانتیایە بەڵام دڵی دەیتریشەیەشێنی لەبەر ئەوە جیاکاری بەڵێ ئەم جیاکاری ئەمانە دەربێنە مامۆستاکە ئەکرێ ئێستا خۆشبەختانە توێژەرمان هەیە بەندە هەیە لە مەکتەبەکانە من وەکو توێژەرێکی دەرونی ئەکرێ ئەمانە بنێرێ بۆ لای ئەو ستافی خوێندنمان هەیە مدیر و معاون و ئەمانش عقلێتێکی کراویان هەیە ئەمانش هەیانەوێ خوێن پرۆسەی خوێندنەکە لە مەکتەبەکانە ڕێک بڕوە لەبەرەوە هەمویان بە هەموو شێوک هێڵێن تاوەکو پۆل ئارام بێت تا زیاتر معلومات بگا تا نسبەی خوێندکارەکەی زیاتر بێ هەم بۆ خوێندکارەکە بە دەرەجەکەم دروستە و هەم بۆ ئوستافش خۆشیە تۆ لە مەکتەبەکەتە ئەوەنە طب و ئەوەنە هەندەسە ئەوەنە چی هاو کە بە قیاساتی وڵاتی ئێمە طب و هەندەسا دلیلە بۆ سەرکەوتنی مامۆستا و سەرکەوتنی خوێندکارەکەش ئەگەر چی لێکدانەوەی تریشمان هەیە بە ئەو شتانە بەڵام ئەکرێ یعنی ئەمانە هەمووی کرانەوەیە ئەکرێت تۆموتیژی لەگەڵ یەکدانا کارکاتە سەر پۆلەکە لەبەرەوە تا مامۆستاش هەتا ئەتوانێت خۆڕاگر بێ و تاقتاک ئەو شتێک کە پێوترێ فروقی فەردی یعنی لە بینی دانەیەک و دانەیەکی ترا فەرق قەیبکات ئەمەیان باوکی نییە ئەمەیان ماڵەوەیان تربیەتەکەی وەکو خۆی نییە ئەمەیان دەوڵەمەنە ئەمەیان هەژارە ئەمەیان تازە باوکی مردووە ئەمەیان هەر بە ئەساسەوە تۆزێ مناڵەکە خۆی تۆزێ درەنگ تێگا یا درەنگە بەدەسەوە یا دایکی درەنگە بەدەسەوە من خوێندکارم هەیە دایکی درەنگە بەدەسەوە لەبەرەوە کاری کرد سەر طبیعەتی مامۆستاکەش ئەمەیان لە خۆ قساکە سێرەکی کە چیتە سێرەکەی دایکی لە خۆ قساکە لەبەرەوە ئەکرێ مامۆستا شتێک معلوماتی لەلا بێ لە بینی خوێندکارەکانیان بۆ تووشی ئەو موقیفە نەبێ تۆموتیژی بەرامبەر یەکدانە کارەکاتە سەر پرۆسی خوێندنەکە تێگەیشتن لە سایکۆلۆژیای واتە لە ڕووی دەرونی خوێندکارەوە تا چەند گەرەگە بۆی مامۆستاکە تووشی کێشن لەگە خوێندکار بۆ نمونە هەموو خوێندکارەکان چڵ خوێندکاری هەیە بێک چاسەری هەمووی نەکات بڵێ ئەم خوێندکارم عاقڵە لە پێشەوە بێدەنگ دانیشتۆ ئەبێ هەمووتان وابن تا چەند گرنگە ئەم مامۆستایە لای دەرونە خوێندکارە بخوێنێتەوە بەتەکید ئەمە ئەساسی بەڕێوەبردنی پۆلەکەیەتی یعنی ئەگەر مامۆستایەک سەرکەوتووە لە پۆلەکەی ئەڕوا بڕێگەوە بڕۆ لێی بپرسە ئەڵێ کاکە من فڵانە خوێندکارم زیرەکە زۆر لەگەڵمایەت ئەوی تریان بە سەعی لەگەڵمایەت ئەوی تریان بە قسەی خۆش لەگەڵمایەت ئەمە دلیلە لەسەر ئەم مامۆستای خوێندنەوەیکی وردی بۆ پۆلەکەی خۆی بۆ خوێندکارەکانی هەیە کە با وەکو علم سایکۆلۆژیاشی وەرنەکردبێ بەڵام بە مەهارە و بە خێبرە چەند ساڵێک دەرسی و تۆ ئەزانێ ئیش بکات ئەزانێ کامە خوێندکار پێویستی بەوەیە دوو جار لە پۆلەکە تۆ سێریکێت و خەندەیەکی بۆ بکەی کامەش دوێ مێری خۆی لەگەڵ تایەت کامەشیان وەکو مامۆستا و تێبێ ئاگاداری کەیتەوە بە چاوێک بێ بە قسەیەک بێ بە هەڵوەستەیەک بێ بەچی کەواتە مامۆستا ئەچێتە پۆلەوە بەدەر لەوەی ئەلمێک لەولاشەوە شتێک تطبیقەکە کەوەی جەناب فەرمپێ و ترێ علم نەفزیا پێوتری سایکۆلۆژیای دەرونی مناڵەکان هەردوو ئەمیشە ئەبا بەڕێگاوە مامۆستا بەڵام کەوتوتە سەر ئەوەی کام مامۆستایە نسبەتێکی زۆر ئەخوێنێتەوە تطبیقێکا و عملیەکەی سەرکەوتووە و کامەشیان بە نسبەتێکی کەم و چۆنیەتی جێبەجێکردەکەشی دەورە بینێ وەکو مامۆستا فەرمووی ئاگاداریە کاتەوە بەوەی کاڵێ پرسیارێکی قورسی لێکە ئەگەر پرسیارێکی سووکی لێ بکە ئەکرێ هەر بڵێ فلان کەس لەگەڵمان بە یعنی ئەمانە هۆکارەکانن معلوماتەکەی لایە بە نسبەت دایە بەزێنێ چۆنیش دایە بەزێنێ لە پۆلە بەڵێ سپاس زۆر بەڕێزت مامۆستا ئاوات یەکێ لە مامۆستاکان کە هاوڕێمە باسیێکی وتی من کاتی کاچمە پۆلەوە بۆ منە وانەکە چل خولەکە تینام یەکسەر دەستکەم بەوانە وتنەوە بۆ منە 5 دقەی یەکەم ئەڵم کێ قسێکی خۆشی لە ئەمڕۆ مام کات بۆ نمونە ئەمڕۆکی هەواڵەکی وەرزشی تازەی لایە سەبارەت بە یاریزانەکان ئەمڕۆ کێ ڕووداوێکی بیستۆ مام بگەڕێتەوە ئەمڕۆ کێ شتێکی ئێوە پێم بڵێت ئەم 5-6 دقەیە جۆرێک وەکو تەنفیزیەک بەکاری ئەم لەگە خوێندکارەکان بە ئەمە پێدوانێ شتێکی باش بۆی کە خوێندکارەکە ئەم 5-6 دقەی سەرەتا هەم بۆی مشتی پشوویەک بدە هەم بۆەوەی کە بتوانێت ئەم خوێندکارە مامۆستاگەش لا خۆشە هەستکە مامۆستاگە کە پرسوڕاوێژێکی پێگە ئەمە تا چەند گرنگە لە پرۆسی خوێندنە لە ڕاستیە
هەدەفی دەرزوتنەوە و خودی سیستمی پەروەردەکە ئەوەیە دوجار ئێمە بتوانین ئەو خوێندکارە ئەو قوتابی وا لێ بکەین فێر ببێ و پەروەردە ببێ و کەسایەتیشی باشی هەبێ و لە ئایندا مرۆڤێکی سەرکەوتوو بێ چی لە پێویستیەکانە چی لەو وەسائلانەیە تۆ بەکارین بۆ ئەمە بەرهەم بهێنی ئەوە گرنگە نەک ئەوەی کە ئێمە لە زیهنی خۆمانە شتێک قانونێ دابنین بڵین با بڵین و قانونە جێبەجێکین بۆ نمونە زۆرینەی مامۆستاوە ئەزانێ ئەگەر چوویە پۆل و قوتابیەکان لی ترسان و یەک نەفەر جوڵی نەکرد و هەمووی سەیری پێشەوەی کرد ئیتر ئەمە مامۆستایەکی سەرکەوتووە ڕاستیەکەی ئەوە سەرکەوتوترە کە ئەتوانێت وەسایلێکی وەکو ئەوە بەکاربێنێت مەسەلەن قسەیەکی خۆشەکە یان نەفرێک لە بەشداربەکان لە قوتابیەکان ئەهێنێتە قسەکردن هەموو سەرنجی قوتابیەکانی پێڕائکێشێ و حەوانەوەیەک بە مێشکی هەمویان زەمینە سازی ئەکا بۆ ئەوەی ئەگەر بابەتیشکی باس کرد حەزکەن گوێ بگرن و ئەگەر بابەتیشکی باس کرد دیسان نەبێتەوە بەردەوامی مانوبوون و ناڕەحەتیەکانی دەرسی پێشوو ینی زۆر جار قوتابی لەو کاتەکەمی کە پێدرێ بۆ پشوو ناتوانێت پشوو وەرگێ و ئەسڵەن مێشکی زیاتر جەنجاڵە بێ و زۆر جار هەرچی کێشەی هەیە لەو دەقاچێت تەلەفۆنەکە لەو دەقام مەسەلەن شتیتر مێشکی مەشغوڵەکە و زۆر جار کە ئیشیان پێ بێ ئیشەکە خەنە ئەو کاتی کە بە حساب کاتی پشوەکەی کە پێنج خولەکە یەکی لەو شتانی کە لە وڵاتی ئێمە تێبینیەکرێ زۆر جار یەکی سەرەتایی هەتا وەکو پۆلی 12 وانەکەی هەر 35 خولەک بووە يعني قوتابی هەیە دڵنیان لە یەکی سەرەتایی حتا وەکو پۆلی 12 تەواو کردووە هەموو وانەیەک لە قۆناغەکانی خوێندنیان لای ئەو 35 خولەک بووە ئیتر ئایا سێدەوام بووە یا شتێکی وا بووە و پشوەکانی هەمیشە 5 خولەک بووە بەڕاستی ئەمە کاتێکی نەشیاوە نەبوو ئەوەی کە مامۆستاکە بتوانێت ئەو زەمینە سازیە بکە و بتوانێت وەکوڵە ژینگەیەکی فێرکاری دروست کاتەوە لە پۆلەکە زۆر جار هەفریایەوە کە ڕاکە بە دوای منهەجەکە تەواوکە و ئەمەش زۆر جار ئەومان لەبیرە باتەوە و ئەزانین بیرکاریەکە گرنگترە و ئەزانین ئینگلیزیەکە گرنگترە لە خودی کەسەکە لە ڕاستیە شتێکە زۆر جار لە پرۆسی پەروەردە و فێرکردنە هەستەکەم لەبیر چوەتەوە ئەوەیە کە قوتابی ڕەگەزی سەرەکیەکەی ئەمە ئێستاکە بە قسە ئەوترێ بەڵام لە واقع ئاوانیە زۆر جار بینیومە لە زۆر قوتابخانە خودی بیناکە گرنگترە لە قوتابیەکان مەسەلەن جەدوەلەکە گرنگترە لە قوتابیەکان بۆ نمونە منهجەکە گرنگترە لە قوتابی ئەسڵەن ئەمە عقلیەتێکە زاڵ بۆ بەسەر پرۆسی پەروەردە و فێرکردنە هەر لە بەرزترین دەسەڵاتەوە لە وەزارەتی پەروەردە حتا وەکو نزمترین ئەمەی لابۆ تەبەشتێکی سیستماتیک بڕیارەکە گرنگترە تا قوتابیەکە یعنی پێویستە ئەوە بزانین ئەم قوتابی و ئایندەی ئەم قوتابیە چۆن بتوانین ئینسانێکی سەرکەوتووی لێ دروستکەین ئەوە گرنگە من پێم خۆشە ئاماژە بە شتێ بکەم کە زۆر جار لەوەچێ لە سیمینارەکانە باسم کردبێ کەسایەتی وەکو ناپلیۆن هێل لە کۆتایی 1930ەکان لێکۆڵنەوەیکی زۆری کرد لەسەر مرۆڤی سەرکەوتوو هات دیراسی لەسەر 25,000 کەس کرد لە ماوەی 20 ساڵە کە کێ مرۆڤی خۆشبەخت و سەرکەوتووە بەپی دیراسەکەی ئەو لە 100 نەفەر 2 نەفەر خۆشبەخت و سەرکەوتووە جا ئەڵێ لەوە ئەچێ خۆشببختی و سەرکەوتن هەندێک جار هەلبێ بەڵام ئەوەی کە تۆ ئینسانێکی داما و شکست خواردو دروستەکەی لە کۆمەلگا ئەمە ئللا هۆکاری هەیە و یەکێک لە هۆکارە سەرەکیەکانیش کە باسی کردو نزیکەی 30 هۆکارە بەڵام یەکێک لە هۆکارە سەرەکیەکان پەروەردە و فێرکردنە کێتە سەرباسی پەروەردە و فێرکردن ئەڵێ ئێمە ببینین لە 100 نەفەر 98 کەس مرۆڤی فاشیل و دۆڕاون لە ژیانیانە کەواتە ئەبێ بزانین ئەم شارستانیەتە و ئەم سیستمی پەروەردەیە هەڵەیەکی تایە ئەبێ ئیلا هەڵەیەکی گەورە هەبێ لەم پەروەردەیە و گرنگترین پەروەردەش لای ئەو خۆپەروەردەکردنە ئێستا کە پێویستە سیستمی پەروەردە و فێرکردن کار لەسەر ئەو بکە مامۆستا کار لەسەر ئەو بکە ئێمە چۆن بتوانین ئەم قوتابیە قەنەعەت پێ بکەین و پەرە بەتوانەکانی بین خۆی ببێتەوە بە مامۆستای خۆی و خۆی بتوانێ ڕێگەی خۆی وەرگێ لە بواری پەروەردە و فێرکردنە یعنی ئەوسا کارێکی زۆر لەسەر علم الأخلاق کراوە لەسەر ئەوەی کە قوتابیە بێت چۆن بێ مامۆستا ئەبێت چۆن بێ و ئەمە بۆ نمونە لە بداية الهداية کتێبێکی ئیمامی غەزالیە باز لەوە ئەکات چۆن قوتابیە بێت چۆن بێ ئەو مەرجانەی ئەو دایانێ بۆ قوتابی زۆربەی شتێکی زۆر جوانە کە ئەمە پێویستە بگەڕێینەوە جارێکی تر لە پەروەردە و فێرکردنمانە علمی ئەخلاق بکەین بە قەناعەت لای قوتابی کە ئێستاکە پەروەردە و بواری پەرپێدانی مرۆیی ئیش لەسەر ئەوەکە بە تایبەتی زانستی NLP ئیش لەسەر ئەوەکە کە قەناعەتەکان بگۆڕێ جارێکی کە ئەو قەنەعەتە لای قوتابی دروستکە کە ئەم زانستە گرنگە بۆ نمونە هەر دوور نەچین دوێنە قوتابیەک لی پرسیم مامۆستا ئەم سینوسادە چی ئیسفادەیەکی بۆ لە جیاتی سینوساد ڕقەمێ نانووسی یعنی وتم ئەسڵی مۆزوعەکە ئەوەیە ئێمە سینەکە بدۆزینەوە
بەڵام لە ڕاستیە ئەوەی وای کردووە ئێمە ئەوەندە دوا کەوتوین لە کاتی خۆیان نازانین ئەم سین و سادە چەنە بە نرخە. زۆر باشە مامۆستا باسی شتێکی گرنگ کرد لە ئەسنای قسەکانتە بۆ نمونە باسیەوەت کرد کە ئەم مامۆستا فەرزکەوە لەسەری ئەم منهەجە تەواو کات باش مامۆستا چ پێویستەکات ئەم مامۆستای ئەم منهەجە تەواوکە بانوی منهەجەکە بڕایان بۆ نمونە پەروەردە بۆ بیرلەوە ناکاتەوە کە منهەجێکی بۆ نمونە 100 لاپەڕەنەی با 50 لاپەڕە بێت لەگەڵەوە با ڕۆژی 6 وانە خوێن با 3 وانە بخوێنێت ئەم خوێنکارە لە بەرامبەرەوەدا لە بینی هەر وانەیەکە نیم سەعات ڕێز زۆر بکرێت ئەمە نابێت هۆکارێک بۆ سەرکەوتنی خوێنکارەکە هەم خوێنکارەکە تێبگا لەوەی کە چی خوێندووە و هەم کات بە فیڕۆ نەدرێت و مامۆستاکەش نەبێت هۆی بێزارکردنی. ڕاستێکی وەکو چۆن هەمومان زۆر جار ئەڵێ لە بیرمان چۆتەوە ئامانجەکەمان چییە خودی وەزارەتی پەروەردەش زۆر جار هەستەکەی لە بیری چۆتەوە ئامانجەکەی چییە بۆ نمونە هەمومان ئەم کارە ساتە ئەبینین هەر کەسێ لە پۆلێکە دنیای منهەجە خوێنێ بەڵام ساڵەکەی تر یا 2 ساڵی تر هیچ لەو بوارانە شارەزایی نییە و زۆربەی شتەکانی لە بیر چوەتەوە بۆ نمونە زۆربەی قوتابیان کە وێژەیان تەواو کردو بڕۆ مێژووی فەڕەنسایان لێ پرسا بڵێ واتەرلۆ چییە بزانە ئەزانێ واتەرلۆ چییە یان ئەوەی کە علمی تەواو کردووە یان ئەسڵەن ئەوەی کە قۆناغی متەوەسیط تەواو کردووە بڵێ یاسای ئەرخەمیدس چی خوێندووە دەربارە بە ئەرخەمیدس من لە ئیعدادیە کە نزیکەی چەند سەد قوتابی دانیشتە بوو وتم کێ زانێ ئەرخەمیدس کەی ژیاوە یەک نەفەر نازانێ ئەرخەمیدس کەی ژیاوە خوێندن پەروەردە و فێرکردن نەیتوانێ وا لەم قوتابیە بکە خۆی حەزکە بزانێ ئەرخەمیدس کەی ژیاوە چۆن ژیاوە و چۆن بیری لەم شتانەکە بۆچی ئەو شتەی ئەو پێش زین باسی کردو ئێمە ئێستا تێناگین لە ڕاستیە لە پەرەپێدانی مرۆیە ئیش لەسەر ئەوە ئەکرێ ئێمە بتوانین بەڕاهێنان لە هیومن ریسۆرس واتە سەرچاوە مرۆییەکان ئیش لەسەر ئەوە ئەکرێ ئێمە بتوانین بەڕاهێنان جارێکی کە پەروەردەکە بەو شێوازە لێ بکەین قەناعەت دروستکەین لێهاتووی دروستکەین و زانست بین بە خەڵکەکە بەڵێ لەگەڵ توام پرۆسەی پەروەردە و فێرکردنەوە بەڵام کەم و بخود بێت پرۆسەی پەروەردە و فێرکردن ئیشی لەسەر ئەوە کردووە معلوماتێکی زۆر هەڵژێ بەبێ مەهارە بەبێ قەناعەت یعنی بۆ زۆر و بۆر ڕاستیەکەی ئێستا بۆ نمونە زمانی ئینگلیزی کێمان بینی و پۆلی 12 تاوکە ئینگلیزی بزانێ ئەگەر خۆی یان بە مامۆستای خصوصی یان بە دەورات فێر نەبوو بێ کێمان بینیوە کەس ولا یزال ئەم منهەجە تازەش هەیە دنیای ڕخنەمان لێ هەیە ئیشی ئەم منهەجە تازە ئەوە نییە مەهارەی قسەکردن لای بەشدار بۆکە دروستکە ئیشی ئەم منهەجە تازەیە ئەوەشی بەو ئامانجە دانراوە من لێرە و قسەکەم ڕووەکەمە ئەو بەڕێزانی کە پرۆگرامەکەیان داناوە ئیشی لەسەرەکەن ئەوەی ناوی ناوە مەهارەی سپیکین ئەسڵەن بۆ سپیکین نییە ئەوە تەنها معلوماتە لەسەر سپیکین یاوێتی بە قوتابی پێویستە پرۆگرامەکان کەم کرێتەوە لایەنی مەهارە و قەناعەت زیاد بکرێت لە پرۆسی پەروەردە و فێرکردنەوە و ئەگەر واژ نەبێت دوجار هەر ئەو مرۆڤە فاشی لە بەرهەمەیەنینەوە کە شتێکی زۆری خوێندوو هیچ نازانێت بڕوانامەی بەرزی هەیە و معلوماتی پێنی یان ئەسڵەن مەهارەتی گیانی معلوماتەکەی نییە کێشەی ئێمە لە پەروەردە و فێرکردنە مامۆستایە مامۆستا شت ئەزانێ بەڵام مەهاری گەیاندنی شتەکەی نییە ئەمە ئەو کارەساتەیە کە ئێمە ڕۆژانە ئەیبینین بەڵێ سپاس بەڕێزم کەواتە لە قسەی هەرسێ بەڕێستانەوە گەشتی لەو قەنەعەتەی کە ئەو خوێندکارێک کە زۆرجار لە پۆلا کێشە و گیر و گرفە دروستەکات ڕەنگە منهەجەکە وای لێ بکات ڕەنگە سلوکی مامۆستاکە وای لێ بکات ڕەنگە ئەو پەروەردەیە کە پەروەردە کرا وای لێ بکات ڕەنگە پشکێکی کەمی بەر خوێندکارەکە کەوێ کە تاوانەکە بەر ئەو کەوێ ڕەنگە تاوانەکە کەسانێکی تر بن بەڵێ من پێم خۆشە ئەوە بڵێم کە لە ڕاستیە ئەوەی کە ئێمە زۆر جار ناوی ئەنین تاوانی قوتابی ئەسڵەن بۆ ئێمە عیبە ئەو قسە بکەین یعنی بۆ نمونە بەڕێوەبەرێک عیبە بڵێ قوتابیەکەم ئەوەی کرد مامۆستایەک عیبە بڵێ قوتابیەکەم ئەوەی کرد ئەی ئیشی ئێمە چییە ئیشی ئێمە ئەوە نییە ئەم قوتابیە مەهارەی گوێگرتنی بۆ زیادکەین چ مامۆستایەکمان ئیشی لەسەر ئەوە کردووە مەهارەی گوێگرتن لە قوتابیەکان زیادکە ئەمە گرنگترە لە دەرسەکە ئەو پارەی کە سەرفەکرێ بۆ ئەوەی کە بیناکە باشتر بێ با سەرف بکرێ بۆ ئەوەی چۆن ڕێگەی بدۆزینەوە مەهارەی گەیاندنی مامۆستا باش بێ مەهارەی وەرگرتنی قوتابی زیادکەین کە ئەمە ئەو شتەیە کە توانە حەلی کێشەکانمان بکە. بەڵێ سپاس بەڕێزت مامۆستا فاروق ئەگەر دووەتێ بەڕێز پێ بڵێ بۆی کە بتوانین هەم شکۆ مامۆستا بگەڕێتەوە و هەم خوێندکارەکەش بتوانێت لە پرۆسی خوێندنە سەرکەوتن بەدەست بێت و لە هەمان کاریشە جۆرێک لە خۆشەویستی لە نێوان مامۆستا خوێندکارە پەروەردە بێت. بەڵێ من لەسەر یەک لایەنی ئەوەستەم ئەوش لایەنی پەروەردەیەکەیە لە ئیسلامە ئەوەنەی کە گرنگی دراوەتە مەسائیلی عملی ئەوەی کە پێوترێ بە زمانی سەردەم پراکتیکی ئەوەندە گرنگی نەدراوەتە تێوری تەماشاکەی مامۆستا لە هەر شوێنێکە کە چۆنەڵی پێوترا مامۆستاەوەی کە پێوترێ مامۆستا دەبێ قدووە بێ مامۆستا بێ پێشەنگ بێ کە ئەبێ پێشەنگ بێ ئەبێ بەکردەوە پێشەنگ بێ ئەگەر بگەڕێنەوە بۆ سەر یەک ئەسەر زۆر بە کورتی کاتێکە مەسەلەن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە سەرەتای بانگەوازیەتی
ناچێ بە پیرێژنێک کە کۆڵە چیلکەی بە کۆڵەوەیە بڵێ تۆ وەرە ئیسلام بە دێ کۆڵە چیلکەکەی بۆ لەگرێ دوای کامۆژگاریە کاڵە شوێنی محەممەد نەکەوڵە چێڵێ گەرە و پیاوە محەممەد بێ یەکسەر شایەتمانی بنە بۆ لەبەرەوەی بەکردەوە خزمەتەکەی نوانەوە بەداخەواڵێم حاڵەتە نەک دیاردە زۆر مامۆستا هەیە کاتێک کامۆژگاری لە قوتابیەکانێکا بۆ نمونە مامۆسای ئافرەتە ئامۆژگاری قوتابێ کچەکانێکاڵێ نینۆکەکانتان بۆیە مەکەن قەدەغێ و ئاوە کەچی خۆی هەر ڕۆژی جۆرێک بۆیە لە نینۆکەکەیدا مامۆس ئەوڵێ بۆ من وایە بۆ ئەوانە بێکەوا بێ ئەوەندەی مامۆستا بێ خۆی لایەنە پراکتیکیەکەیەوە شکۆی خۆی بپارێزێ ئەوەندە پەیوەندی بە قوتابیەوە نییە زۆر سپاس بەڕێزت مامۆستا شکریە ئەگەر دواوەتی خۆت پێ بڵێیت لە ڕاستیە وڵی مش قسەکەم بەڵێم خوێندکار هەر بەرهەمی ئەو کۆمەلگایە یعنی هەمومان بەرپرسین لەسەر خوێندکار لە هەم لە هەڵسو کەوتی هەم لە شێوەی جۆگرتنی هەم لە شێوەی جۆگرتنی لەسەر معلوماتی و دیسان مامۆستاش هەر لەو کۆمەلگایەوە دەرچۆتەوە لەبەرەوەی ئێمە کارکەین لەسەر خوێندکار بە تەنیا پرۆسەکەمان چۆنڵی لاسەنگ دەرەچێت ئەگەر کاریشکەین لەسەر مامۆستا هەر پرۆسەکەمە لەبەرەوە کرێ هەردوو لا کاری لەسەر کرێ هەم خوێندکار بکرێتەوە شوێنەکانی خۆی خاڵی بۆ دامرێ خاڵەکانی خۆی کەمێ بیبێڕێنەوە دواوە پێ بڵین ئەمە شوێنی تۆی ئیتر ستۆپ ئەمە هێڵی سوورەمەی بەزێنە و هەم بە مامۆستاش کۆمەڵەی ڕێگە و ڕاهێنان و شتی تازەی فێر بکرێت کە چۆنێتی تەعاملی لەگەڵ خوێندکارەکانی بکرێت بۆی پرۆسەکەی سەرکەوتو بێ دوجار هەردووکیان بۆیە لەو پۆلا کۆبنەوە لەو جێگای کۆبنەوە شتێکیان بەستێ بێکەوە ئەم مامۆستای ئەم خوێندکارە ئەم پێویستی بە ئەمیش پێویستی من چکە ئەگەر خوێندکار نەبێ مامۆستایشی چییە خۆ ئەگەر مامۆستاژ نەبێ خوێندکار ئیشی نیە زۆریش ئەبینی لە مەکتەبەکانە مدیر هەتاوەکو سێ چوار مانگی پێچی هەڵپێتی بەم لەولا مامۆستایانێ کاتی خوێندکار ئەڵێ مامۆستا ئەو مامۆستای من لی تێناگەم ئەڵێ من هەتا ئەوم دەستکەوتو کەواتە یعنی ئەم خوێندکارەش ضرورە بەم مامۆستایە لەبەرەوە ئەبێ جۆرێ لە خۆگونجاندن بۆ هەردوو لا هەبێ جای ترکیە ئیکا ئەمە خێزانێکە ئەمە سیاسەتی پرۆسە و پێگەاندنی پەروەردایکە ستافی مەکتەب ئەیکا مامۆستا خودی خۆی ئیکا هەمووان بەشدارن و هەمووان چەمکێکیان بەرەکەوێ لەبەرەوە ئەکرێت چونکە کاری لەسریکردن ئەبێ هەمووان بەیەکەوە کار بکەن سپاس بەڕێزت کاگاوە دواوەتی خۆت پێ بڵێیت دواتم بۆ هەموو مامۆستایان بۆ هەموو بەڕێزانی لە پەروەردە و فێرکردنا کارەکەن ئەوەیە کە ئێمە پێویستە ئەنجامێکمان هەیە شتێکمان هەیە لە زانستی NLP ئەڵێن producing results واتە نەتیجەکان بەرهەم بهێنین ئەگەر ئێمە تەرکیزمان لای نەتیجە بێ ئەو قوتابی کە بێڕێزیەکە بەرامبەر بە مامۆستا پێویستە هەموو ڕێگاکان بگیرێتە بەر ئایا بە زیادکردنی مەهارەی مامۆستا بۆ کۆنتترۆلکردن بێ یان بۆ باشترکردنی ئەو سیستەمەیە یان بۆ گۆڕینی قەنەعاتە ئێستا کۆمەلگا گۆڕاوە پێویستە قەنەعاتی ئێمەش بگۆڕێ بەوەی کە ئەو شتانی کە جاری وایە قوتابیەکێکە مانای بێڕێزی نییە و جارێکی تر پێویستە قوتابیان ڕابهێنینەوە و هەر لە عیلەکانمانەوە دەست پێ بکەین کە ئێمە وەکو کۆمەلگای کوردی چی لای ئێمە بێڕێزیە هەوڵ بین قوتابیەکانمان فێرکەین لەوە ئەچێ زۆر جار بە نەزانی بێڕێزی بنوێنن نەک بە عەمدی و ئەو دووشتە پێویستە جیا بکرێتەوە قانون موجهە بۆ عەمدیەکە یعنی ئەو سیستمی کە ئێستا دانراوە توێژەرێکی کۆمەڵایەتی لە قوتابخانەیەکە هەیە کاتێک قوتابێک بێڕێزیەکە پێویستە شێوازە عەمدیەکە وەرگیرێ شێوازە ناعەمدیەکە پێویستە هەر لە پۆلا مامۆستا بتوانێت کۆنتترۆلی بکە و داوای من لە هەموو مامۆستایان ئەوەیە کێشەکانیان پێویست ناکە هەموو کێشەیە بەرنە ئیدارە و هەموو کێشەیە بەرنە دەروی پۆل و هەموو کێشەیە بکەن بە شخصی و هیوام وایە قوتابیانیش لێرەوە ئەو بزانن کە مامۆستاش دوجار مرۆڤ خاوەنی هەموو ئەو ئیحساساتانەیە خاوەنی هەموو کێشانەی کە قوتابیکیش هەروەها هەیەی لەبەرەوە پەروەردە و فێرکردن لەسەر بنەمای ڕێزگرتن بنیاد ئەنرێ و هیوام وایە لە ئایندا ڕێزگرتن ببێتە بەهایەکی گەورە لە کۆمەلگای ئێمە بەڵێ کاگاوات نەسڕوڵڵا شارەزە لەگە شەوێدانی مرۆیی سوپاس بۆ بەڕێزێک لێرە ئەمەدە بیت واروە خات و شکریە ساڵات توێژەی دەرونی سوپاس بۆ بەڕێزیشت و بەڕێز مامۆستا فاروق مامۆستای ئایدی و خوێندکاری کۆلیژ زانستی ئیسلامیەکان سوپاس بۆ بەڕێزت کە لێرە ئەمەدە بوون بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویستم هیوادارین توانی بێتمان لەم بەرنامەیەدا خزمەتێکی دیکەمان بە ئێوەی ئازیز و خۆشەویست گەیاندە بێت و لە قسەی میوانە بەڕێزەکانمانەوە گەیشتنە ئەو قەناعەت و دەرەنجامەی کە ڕاستە هەندێک خوێندکار هەیە کە لە پۆلدا کێشە و گیرروگرفت دروستەکە مامۆستاکە ئازاری مامۆستاکەدا بەڵام ڕەنگە بەشێکی کەمی بەرئەم خوێندکارە بکەوێت لەم هەڵەیەدا ڕەنگە بەشێکی زۆری بگەڕێتەوە بۆ پەروەردەی خێزانەکەی و بەشێکی بگەڕێتەوە بۆ شێوازی ڕەفتاری مامۆستاکە کە ناتوانێت لە دەرونی ئەم خوێندکارە تێبگەوە بەشێکیشی بگەڕێتەوە بۆ ئەوەی کە منهەجێکی تا ڕادەیەک خراپمان هەیە و کە ناتوانێت ئەم خوێندکارە لە خۆی ڕازی بکات بۆیە هیوادارین بە هەموو لایەکمان چ بە پرۆسەی خوێندن چ بە دایکان و باوکان و چ بە مامۆستاکان و چ بە خوێندکارەکان هەموو لایەکمان هاوکاری یەکتری بن بۆی کە بتوانین پرۆسەی خوێندن بەرەو پێش بەریمەوەی کە بتوانین شکۆی مامۆستا بپارێزین چونکە هەمومان دەزانین و وتێکی بەناوبانگەیە دەڵێت هەمومان قەرزاری مامۆستاین و کەسمان ناتوانین چاکەی مامۆستا بدەینەوە هەموو ئەو سەرکردە و سیاسەتمەدار و هەموو ئەو کاربەدەستانێک کە لە وڵاتاندا کاربەدەستن و ئێستا وڵات بەڕێوە دەبن بێگومان هەمویان قەرزاری مامۆستان و لە مامۆستاوە پێگەیشتن و مامۆستا ئەوانی فێری زانست و خوێنەواری کردووە بۆیە هیوادارین
و کارێکی وا بکەین چ لە پرۆسی خوێندن چ لە لایەن خوێندکارەکانەوە چ لە لایەن مامۆستاکان خودی خوێنەوە چ لەلایەن خێزانەکانەوە هەموو لایەکمان بتوانین پرۆسی خوێندن بەرەو پێش بەرین خۆشەویستیەک لە نێوان مامۆستا خوێندکارا دروست بکەین بۆی هەموو لایەکمان بە ئاشتی و خۆشی پێکۆژانەوە بژین لە کۆتایی ئەم چاخوازیشدا زۆر سپاسی ئوتێل تایتانیکەکەین کە ڕێگەیان پێین ئەم بەرنامە لێرە تۆمار بکەین هیوادارین ئێوەش ئاسوود